بای بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز دکتۆر مححمود عوسمان سیاسەتمەدار گفتوگۆ لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان و عێراق دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاکتۆر سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لە بارودۆخی هەرێمەوە سەرنجی بەڕێز بزانم ماوە کۆبوونەوە دەکرێت لە بینی پارتی و یەکێتی هۆکاری چێکە و کۆبوونەوانە بێئەنجام بن و ڕێکەوتن ناکرێت. نازانم وەڵام لە خۆیان پرسیەوە پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی پەیام یعنی بێ لە خۆیان پرسی بزانی کە کۆبنەوە بۆ ڕێناکەون چییە موشکیلە تێناگەی چۆنە و چۆن لێلام سەیرە من بەڕاستی چونکە ئەبینی مەسەن دانیشن پاش مدەتێک قسە ئەکەنوانە لە پڕ یەکێک لەم لایە لەولا قسەیەکەکا و هەموو شتێکە تێگەچێتەوە. نازانم یعنی بۆچی وایە شتێک سەیرە ینی اینجا مەسەلەکە ئەوەیە دەبێت هەردوو لە ملتەزم بن یعنی بەو شتانی کە باسیەکەن هیچ ئەندامێ لەم لە یا لەولا تەسیح و شت نەدا عەکسیەوە و چەندین کۆبوونەوەش بکەن یەک کۆبوونەوە ناکرێت شتیوە چەندین کۆبوونەوە بکەن لە سەریە کە هەموو شتێکان بنووسن کۆبوونەوەکە کە تەواو بێ بەیانێ دەرچێ بزان چیان باس کردووە بەڵام ئەوە نابینین ئەوە شتێکی سەیرە لای من بەڕاستی یعنی نابێ بەو شەکڵە بێ بە هیچ شێوەیەک ئەمانە حیزبن و مدەتێکی زۆرە ئیژەکەن و تەجوبەیان هەیە و نابێ بەو شەکڵە ڕەفتار بکەن بتر نازانم بۆچی وایە بەڕاستی لام سەیرە من و زۆر خراپیشەم ئومێدەوارم عیلاجێکی لێ بکەن وانە بێت چونکە بتەوێ نەتەوێ ئەو دوو حیزبە ئیدارەی کوردستانەکەن و ئەگەر لە بینی خۆیان ناڕێک بن زەرەر زۆر بە میلەتەکە ئەگەێنێ. بەڵێ کاکتۆر سەبارەت بە دوایین کۆبوونەوە کە بافڵتاڵەبانی جۆرێک لە تووڕەبوونیشی پێوە دیار بوو ئەوە چۆن دەبینی ئەو تۆڕەبوونەوە پێ وایە لەمە دواش کۆبوونەوەکانی پارتی یەکێتی وەکو خوێندنەوە دوای و گرژیە جارێکی ڕست پێ دەکەنەوە ئەو گرژەیە کە دروست بوو لە دوایین کۆبوونەوە؟ نازانم گرژیەکەی چی بوو چمە باسی نەکرایەن کەس تێنەگەیشتین چی ڕوویداوە و چی بووە لە عینی وەختە بەڵێ کۆبوونەوەی ترەکەن چونکە ئەوە پارتی پێش دوو ڕۆژ کۆبوونەوەی لیژنەی مەرکەزی کردووە بە سەرۆکایەتی کاک مەسعود بریاریان داوەڵێ بێ هەوڵڵێن ڕێەکەوین و دانیشین و یعنی بە شەکڵێکی ئەرینی قسەیان کردووە لەبەرەوە موچینە دابنیشنەوە هەرە بێت داژبنیشنەوە چارەی تریان نییە تەڵان بەڵام ئومێدەوارم کە دابنیشنەوە جارێکتر هەوڵ بن حیزبایەتی نەکەن کوردایەتی و کار بۆ میلەتەکە بکەن چونکە ئەگەر هەر حیزبە بەپێی ڕەفتارێ بەپێی بیرروباوەڕی خۆی ڕەفتار بکە ممکنە جیاواز بێ لە حیزبەکەی کە ئەو وەختەن ڕێک ناکەون بەڵام بێ بگەنە بەعزێ خاڵی هاوبەش کە خزمەتی بەرژەوەندی میلەتەکە بکە و لەگەڵ یەک نەرم بن و تەنازول بۆ یەکتر بکەن و بتوانن بگەنە بەعزێ خاڵی کەوا هەردوو لا لەسەری متەفق من و مەسەلەن پەیوەندی لەگەڵ بەغا چۆنە بێ لەگەڵ دەرەوە چۆنە بێ وەزعی دارایی وەزعی داری ئەوانی ناوخۆ یعنی بە شێوەیەکە بێ ڕێکەون لەسەری و ئەوەش زنجیرەیەک کۆبوونەوەیە بە یەک کۆبوونەوە شتیوان ناکرێت خۆی ئەمان لە بینی خۆیان ئیتفاقی استراتیژیان هەیە کە کۆن ئیمزا کراوە مەفروضە جێبەجێکەن ئەگەر نەشتوانن بیگۆڕن ئیتفاقی کە بکەن لە بینی خۆیانیان. کاکتۆر ئیتفاقی استراتیژی هەرماوە ئێستش یاخود ئێستا پارتی یەکێتی پێویستیان بەوەیە کە ڕێکەوتنێکی نوێ بکەن یاخود ئیتفاق استراتیژیەکە نەمردووە؟ نانوتووە هیچ لایە نانوتووە نەماوە معنایە بێ ما بێ. ئەی وەکو ڕێکەوتن پێویستیان بە ڕێکەوتنێکی نوێ هەیە بۆ ئیدارەدانی کوردستان چ جۆرە ڕێکەوتنێک ئەگەر پێویستیان پێ
پێویستیان بەڕێکەوتن هەیە و لەگەڵ هەموو حیزبەکانی تریش هەر ئەو دووەنا بەڕێی من مەسەوەکو کۆنێمە بەرەیەکی کوردستانیا بوو هەمووی تیا بوو ئێستش بە فکر لە شتێکی وا بکەنەوە یعنی بەرەیەک یاخود ڕێکەوتنێ یا هەر شێوەیەک پەیمان نامەیەک هەموو حیزبەکانی تیان بۆ تەنها دوو حیزب بەڵام ئەو دوو حیزبە گەورەترینن و ئەساسن ئەوانی کەش هەمووی تایە بەشدار بن چونکە کێشەکە عەلاقەی بە هەموو حیزبەکانەوە هەیە. باشە کاکتۆر ئەمڕۆژ بەیاننامەیەکیان لەسەر یەکتر دەرکرد بوو وتەبێژی پارتی وەڵامی باڤڵ تاڵەبانیدا بۆ سەرۆکیەکێتی دەڵێ ئیرادەی ڕێکەوتنتان لە دەست خۆتان نیە باڤڵ تاڵەبانی لێرە دەرباسی لەوە کرد بوو کۆمەڵێک بڵێن تێکدەر باسی تێکدەر دەکە کە ڕێگری بکەن بە ڕێکەوتن ئەوەی کە بەرەز لە دەرەوەی ئەو دوو حیزبیە پێ دوایە کامیان نایانەوێت ڕێکەوتن کە یا خواردوو لایەن نانەوێت ڕێکەوتن بکرێت؟ معلوماتم نییە من معلوماتی حیزبەکانم نییە زۆریش بە دوای ئەو معلوماتە ناچم بە دوای هیچ حیزبێکە ناچم بزانم چیەکە و چی ناکە لەبەرەوە وردەکاریم نییە لەو بارەیەوە ئەبێ لە خۆیان پرسی من معلوماتم نییە و ناشمێ معلوماتوەنە لا مهم نییە معلوماتە فڵان وای وت و فڵان وای کرد و فڵان ئەوەنە لای من ئەو مۆزوع مهم نییە. بەڵێ بەزمە وەسمەوەی بربەستەکە تۆ چی دەبینی بربەستەکە خەتای هەردوو لایەنە کیانە دایانەوێت ڕێکەوتن نەکرێت ئەم بارگژی سیاسیە بەردەوام بێت لە کوردستان چەق بەستویە سیاسیە دەبێت لە خۆیان بپرسی من معلوماتی وردم نییە بەستەوانە بێ خەتا هەردوو لا بێ هەر لە خەتای چێر هەیە بەڵام مشکلەکە چییە مەسەن ئێستا بڵێن کۆبنەوەیەکەکەن لە کۆبنەوەکە دەرەچن باشە خۆ بێ بەیانێ دەرکەن بزان بۆ ڕێکەوتن بۆ ڕێنەکەوتون هۆکاری چییە نایزانی شەفافێتی جوایتیان نییە کە تێبگەی چۆن بۆ چۆن نەبووە لەبەرەوە زۆر ورد نییە و ئێمەش بە دوایە ناچین من خۆم شخصی بە دوای شتەکانە ئەوە نەلا مهم نییە کە بە دوایە بچم بوو ئەوە چەند ساڵە هەر وایە یعنی زۆر مهم نییە ئێمە دوای کەوین بڵێن ئەمە وایە ئەبێ وابێ و بۆچی وایە بۆچی وانە ئەوە خۆیانە بێ ڕوونیکەنەوە بزانن هۆکارەکان چییە و تەمان خۆشیان نەزانن و هەمیشە باسی چیەکەن دەڵێنە بێ ڕێک بین و ئەگەر ڕێک نەبین زەرەرە و ئەبێ بەیەکەوە بین و خۆشیان واڵێن بەڵام بۆ نایکەن هۆکارەکانی چییە بربەستەکان چییە دیارە هەیە بەعزێ بربەست و شت بۆیە ڕێناکەون. باشە بەس بەرەز وەکو سیاسەتمەدارێکی سەربەخۆستە چی بە چارەسەر دەزانی دوێ سەرەکیان لە ناوچەی خۆیان باڵە دەستە ئەم بارژگژیە سیاسێ لەگەڵ بەغدا بۆ چوونیان جیاوازە بۆ مەسەلەی هەڵبژاردن بۆ مەسەلەی یەخستنەوەی هێزی پێشمەرگە بۆ پەیوەندیەکانی دەرەوە چارەسەرێک هەیە؟ بەڵێ هەیە چارەسەرەکە ئەوەیە کە ئێمە کێشەیەکمانەیە کێشەی کوردستانە بێگومان ئەوە بۆ هەموو لایەک وەکو یەک کێشەیە ئەگەر هەمومان بۆ کوردستان ئیژەکەین و کێشەکەمان کێشەی کوردستانە بە دەبێ هەموو بەیەکەوە دابنیشین فکر لەو کێشەیە بکەینەوە بزانین چی بکەین باشە بۆی ئەو کێشەیە سەرکەوێ لە بەغا چی بکەین لە ئێران لە تورکیا لە دەرەوە بە یەک دەنگ بە یەکەوە نەکەری حیزبە بەجیا ئەگەر وابین بە یەکەوە بیکەین چوارچێوەیە کە بێ کۆمان بکاتەوە و بەرنامەیە کە بێ هەمومان پەیڕەوی بکەین ئەوە ڕێگەی ڕاستە تەبان ئەگەر واژ نەبێ هەر حیزبە بۆ خۆی و بە تەنها ئیش بکە ئەوە ڕێیەکی هەڵەیە و زەرەیەکی لێەکەین و ئێستا تەقریبەن وا لێ هاتووە هەر حیزبە بەجیا چێ بۆ ئەوێ چێ بۆ ئەوێوانە ئەوە زۆر خراپە و زەرەریشی لێ هەیە و تاسیریشی نەرینی ئەبێ لەلایەن ئەوانەی کە گرنگە لایەن کێشەی کورد لە دەرەوە لە بەغا لە ئێران لە تورکیا لە هەر شوێنێ بێ و پێشیان خۆشە ناکۆک بین چونکە ممکنە ئەوانە دۆستمان نین و ناشیانەوە ئێتیمان بە قەزیەکە بدەن ئێتیمامی تەواویان لەبەرەوە پێویستە خۆیان بینی خۆیان ڕێ بکەون و هێرش نەکەنە سەر یەکتر و محاولە بکەن تەفاهمێ لە بینی خۆیان بکەن
اتفاقی بکەن حیزبەکانی کەش بانگ بکەن نەکەر خۆیان چی بەرژەوەندی میلەتەکەی ئەوە بکەن هەموو شانەیزان بەرژەوەندیەکە لەکوێیە ئەوە ڕێگەکەیە و ئیتر ئەگەر پێڕەوی بکەنەوە باشە و نەشیکەن معلومە زەرەرەیە. باشە کاکتۆ سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە ئێستاویش ناکۆکی لەسرە بەڕێز لێکەوتەکە چۆن دەبین ئەگەر هەڵبژاردن بۆن لەم ساڵدا نەکرێ سەرۆکاتێرەی نووسراوی کرد بۆ کۆمیسیۆنی عێراق بەس کۆمیسیۆن دەڵێ ناتوانن لەم ساڵدا هەڵبژاردن بکەن لێکەوتەی دەبێت هیچ لەسەر هەرێم ئەگەر هەڵبژاردنەکان نەکرێن لە ڕووی شەرعەتی دامەزراوەکان لە مامەڵەکردن لەگەڵ بەغداد. پەرلەمان ئێستا نەماوە بە پێ ئەو قەرارەی محکەمەی باڵا و سەرۆکایەتی هەرێم بە فەرمی داوای لە کۆمیسیۆنی باڵای عێراق کردووە کە سەرپەرشتی هەڵبژاردن بکە تەمان هەڵبژاردن ئەمان دایناوە لە 11 ئەم ساڵ بێ نهایەتی ئەم ساڵ بەڵام ئەوە لەگەڵ عینی وەقت لە عینی وەقت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەیە لە عێراقا جا وابزانم ئەوانەی ئەنجومەنی باڵای هەڵبژاردننی وەڵامی داوەتەوە ئەڵێ ئێمە ناتوانین هەردووکی بەیەکەوە بکەین ممکنە هی پەرلەمانی کوردستان تۆزێ دوا بکەوێت مانگێ یا مانگ و نیوێ بکەوێتە سەرەتای ساڵی ئایندا لەبەرەوە ئەوەی تر ئێستا کەوتۆتە لای کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننی عێراق کە بریار بدا کەیکا و چۆنێکە سەرۆکایەتی هەرێم بە ڕەسمی داوای لێ کردووی تر شتەکە بووە بە بریاریان. باشە بەس لێکەوتەی دەبێت کاکتۆرەگەر دوا بکەوێت بۆ نمونە شەرعەتی دامەزراوەکان بڵێن ئێوە حکوومەتێکی کاربەرەکەرتانەیە ماوەڵتان لەگەڵ ناکەین لە بەغداد بیانویان پێ بگرێت؟ نانە بەغا تەئی دەکاوە هیچ بیانووی نەگرتووە تا ئێستا و ئیتر ئەمانیش بە فەرمی داوایان کردووە ئیتر مەسەلەکە گلەی ئەگەر بکرێ ئێستا لە کۆمیسیۆنی باڵای عێراقە کرێ کە ئەو کەیکە ئەگەر تاخیر بێهی ئەوە ئیتر لەمە دوان لێرە بریار دراوە و داوایان لێکردوون بە فەرمی لەبەرەوە گە دواکەوێ خەتاکاکەوێتە سەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە عێراق. بەڵێ بەس هیچ نیەتێکی سیاسی دەبینی کاکتۆر لەوەی کە کۆمیسیۆن دەڵێ ناتوان لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکان ئەنجامیدەن چونکە پێشتر جاریەوە بەسی هەڵبژاردن بەیەکەوە کراوە پەرلەمانی کوردستان ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانی عێراق لە کوردستان و کۆمیسیۆنی عێراقیش ئەنجامی داوە چی وا دەکات لە ئێستادا دەڵێن ناتوان طبیعیە ئەوە طبیعیە بەڵام فەرقەکەی بچینە مانگێ مانگونی هەرم زۆر نابێ یعنی بەزەوە طبیعیە کە بڵێن ناتوانین هەردووش بێکەوە حەقیانە لەوە یعنی شتێکی طبیعیە کۆنی ژەگەر پێکەوە هەڵبژاردن کرابێ سەرکەوتوو نەبووە یعنی بەڕێی من چونکە هەمووی پێویستی بەکار هەیە چۆنی یەکەن و بە چێوەیە بە چێوەیە لەبەرەوە طبیعیە ئەگەر تۆزێ دواکەوێ یعنی بڵێن مانگێ ماوەنیوێ دوو مانگ نەک زیاتر دەوان. ئەی سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە لە 12 ئەم ساڵ کۆتای ئەم ساڵ ئەنجام دەدرێت کاریگەری چیەوە پێ دوایە دەبێت لایەنە کوردیەکان چۆن مامەڵی لەگەڵا بکەن ئێستا ڕێکەوتن نەکراوە هەرچەندە تا سیویەکی بڵین بەڵێ ئەوە بکرێت تاوپەیمانێتەکان تۆمار بکرێن تا سیوێکی ئەم مانگە. وڵی ترە ببیکەنەوە تعلیمات دەرچووە ئەڵێ وا بکەن لە فڵان وەخەدەوە ئیتر لە هەموو شوێنێ بێ خەریکی من ڕێکی خانیتر ئەوەیە چونکە هەڵبژاردنەوە بێ بکرێن ناتوان بڵێن نایکەین ئیتر بێ خەریکی هینەکان بنەوە ئیجرعاتەکە چییە داواکان چۆنن بریارەکان وردە وردە خەریک من جێبەجێکەن. مەبەستمە وەکو کورت بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێستا لایەنەکانی دیکە خەریکی پێکێنانی هاوپەیمانەتین ئەنجومەنی پارێزگاکان بڵێن جگەر لە هەرێم کە ئەنجام دەدرێت لە عێراق لە کۆتایی ئەم ساڵ بۆ کورد گرینگە و چۆن مامەڵی لەگەڵا بکرێت دەبێ بکرێت ئەگەر هەموو عێراقا دەبێ کوردیش لەگەڵ هەموو عێراق خەریک بێ و تعلیمات چیە جێبەجێ بکە ئەگەر پارێزگاکانی دەرەوەی هەرێم بێ عێراق ئەوە شتێکی ترە
بەس ئەگەر هەموو عێراق بێ ترە بێ پارێزگاکانی کوردستانیش وەکو پارێزگاکانی تر عێراق پەیڕەوی هینەکە ئاڕاستەکان و بریارەکان بکەن یانی. بەڵێ مەبەستم پارێزگاکانی دەرەوەی هەرێم بۆ نمونە لە کەرکووک لە مووسڵ کورد پێویستە چۆن بەشدار بێت لە هەڵبژاردنەکە بۆ پارێزگاکان؟ وەڵای بەڕێی من لە بەتایبەتی لە نەینەوا و لە کەرکووک و لە دیالەشت کورد لەوێش هەیە دەبێ ئەو کوردانەی کە لەوێن هەوڵ بەن یەکگرتوو بن یانی یەک لیستیان هەبێ. کۆنیش ئەم شتانە ڕوویداوە جاری وایە لیستیان هەبووە باش بوون سەرکەوتوو بوون جاری واشە بووە یەک لیست نەبووە زەرریان کردووە دەنگیان زۆر لە کیسووە. بەڕێی من لەو شوێنانەی کە کوردی لێ ناوچە دابڕێنراوەکان بەڕێی من دەبێت لایەنەکان حیزبەکان بە یەکەوە یەکلیستیان بێ یەکلیستدا بەشداری بکەن بۆی دەنگشتیان لە چیز نەچێەوە بتوان ئەنجامەکان سوودی هەبێ بۆیان وەکو کۆن نەبێ ینی چۆ جاری وا هەبوو بە یەکلیست نەبووە زەریان کردووە. بەڵێ بەس کورد جارێکتر دەتوانێت بۆ نمونە پارێزگاری کەرکووک وەربگرێتەوە یاخود هێزی پێشمەرگە بگەڕێتەوە بۆ ئەو ناوچانە کە پێش 16 ئۆکتۆبەر بڵێن هێزی پێشمەرگەش لێ بوو؟ دەبێ هەوڵی بۆ بدا کورد بەڕێی من ئەگەر یەکگرتوو بێ توانێ بەڵێ ئەگەر یەکگرتوو بێ و بە یەکگرتوویی کارەکان بکە دەتوانێت زۆر شت بکە بەڕاستی چونکە کورد پێ کاتێکی گەورەیە لەو شوێنانە بەڵام ئەگەر بە یەکەوە نەبوون و هەر حیزبە بەجیا بێ لاواسە من ڕەنگە نەتوانن ئەو ئامانجانە بێن نەدی لەبەرەوە بە یەکگرتوو بن و هەوڵ بن پێشمەرگە بەپێی تێفاق لەگەڵ بەغا بگەڕێتەوە ئەو شوێنانە لە عینی وەختیشە کورد دەوری خۆی هەبێ حیزبەکان بارەگا شتی خۆیان هەبێ و هەوڵیش بن لە ئیدارەی ئەو شوێنانە بەشدار بن یعنی وەکو چۆن پارێزگا کۆن هەبووە بۆ عینی شت بگەڕێتەوە دەبێ هەموو هەوڵی بۆ بدەن و بە یەکەوە خەریکی بن ئەگەر بەجددی و بە یەکەوە خەریکی بن بەلای کەمەوە هەندێک ئامانج لەوانە دێنەدی دەوان. بەڵێ هەر سەبارەت بەو ناوچانە کاکتۆرە سەرژنەی مادەی ١40 کاراکراوەتەوە کە تایبەتە بە ناوچەکانی مادەی ١40 و ناوچە دابڕێنراوەکان کاتی خۆی کێوەش لە نووسینەوەی دەستور بەشدار بوون کێ بوو بڵین ڕازی بوو بەوەی کە ناوچانە بخرێنە چوارچێوەی مادەی ١40 هەیەلانە کوردیەکان نەدەکرا ئەو ناوچانە نەخرێنە ڕاپرسیەوە نەخرێنە و بارودۆخەوە و کاتە یاخود بۆچی وای لات تاکو ئێستاش جێبەجێ نەکات دوای 18 ساڵ لە دەرچوونی دەستور بڵین تێنەگەیشتم مەوەسەکە یانە ئەوەستم ناوچە جێناکۆکەکان کە خرانەتە مادەی ١40 لایەنە کوردیەکان چۆن ڕازی بوون بڵین ئەو ناوچانە بخرێنە چوارچێوەی ئەو مادەیە و دوای ئەم ساڵەش قۆناغ یەکەمی مادەی ١40 جێبەجێ نەکراوە. آخر ئەمە وەختی خۆی لە کاتی اتفاقی بینی لایەنەکان ئەو کارەی کە ئێمە لە مەجلیسی حوکم بووین ئەمریکا هەبوو UN هەبوو ئینگلتەرە و ئەمانش مەوجود بوون تەوان لە کۆبوونەوەکان وەکە یاسای ئیدارەی دەوڵەت نووسرا پێش دەستور تەبعاً زۆر مراقەشەی ئەو مۆزوعە کراوە ئێمە ڕێی ماوا بوو کە هەوڵ بدرێت جێبەجێ بکرێن نەخرێتە ١40 یا مادەی تر و ئەوانە بەلای کەمەوە ئەو شوێنانەی کە کوردن و ناکۆکیان لەسەر نییە بەشێ بن لە کوردستان تەمان بەڵام موافقەیان نەکردووە لە هەموو لایەنێ خراپتر کە دژی بوون ئەمریکا بوو بە هیچ شێوەیە موافق نەبوون و ئەمریکاش سەدامی ڕوخان بوو حکمی بەدەست بوو طبعاً UN و ئینگلتەرەوانش تابعی ئەمریکا بوون و طبعاً هێزە عێراقیەکانیش موافق نەبوونە وەختە کورد زۆر هەوڵیدا نەیتوانی ئەوە جێبەجێ بکە لەبەرەوە قبولکردنی ئەوەی کە مادەیەکە بێ کە مادەی ١40 کۆن 58 بوو ێستا ١40 بە پێی ئەوەی کەوا سەرژمێر بکەوێنجا ڕاپرسی و خەڵق بگەڕێتەوە ئەوەی کە نووسراوە
لە مادەکە وای لێ هاتکەوە ئەو شوێنانە بەو شکڵە ڕفتاریان لەگە بکرێ یعنی مساومەیەک بوو یعنی تەنازولێ بوو کە کورد لە وەختا کردی ناچار بوو هیچ ڕێگەی تری نەبوو چونکە نەیەتوانی هیچ شتێ فەرزکە بەو شێوەی کایە لەبەرەوە 140 کە قوبوڵ کرا 58 بوو اینجا بۆ 140 بەو شێوەیە بوو حتا ئێمە هەوڵماندا کاتی خۆی کە یاسا ئیدارەی دەوڵەت نووسرا و لە پاشە دەستوژ نووسرا کە بەعزێ شوێن کە هەر کوردیە ئەوانە بخرێن سەر کوردستان پێویست ناکە ڕاپرسی و سەرژمێرچکۆوانە معلومن کە شوێنی کوردین بەڵام موافقیان نەکرد و ئەمریکاش لە هەموو لایەنەکە خراپتر بوو دژی بوو و ئەمریکاژە وەختە حکمداری عێراق بوو لەبەرەوە نەیان هێش تێپەڕێەوە هیچ شێوەیەکە بەڵێ بەڵێ خودی پۆڵ بریمەریش دژیەوە بوو 140 مادەی 58 پێش دەستور جێبەجێ بکرێ نەگاتە بڵین دەستور من ئەڵێم ئەمریکای برێمەر چێ برێمەر نوێنەری ئەمریکا نەبوو بەڵێ بەڵێ زۆر چاکە بینە سەر پەیوەست بە پەیوەندەکانی هەرێم و بەغداد بەڕێز هیچ مەترسێک دەبینین لە بەغدا ئێستا بۆ سەر هەرێم بە تایبەت دوای پەسەندکردنی یاسای بوجەش وڵای یاسای بوجان دێک گۆڕانکاری تیا کراوە لە پەرلەمان کە حەقیان نەبوو بیکەن بەڕاستی و ئەو گۆڕانکاریانە بۆ کوردی زەرەی تیا بوو بۆ خودی سوودانیش سەرک وەزیر زەرەی تیا بوو ئەو ئەتیرازی لە 12 مادەگرتووە لەو گۆڕانکاریان کە کراوە ئیمڕۆ بیستم دوێنێ محکمەی باڵا لە 6 مادە موافقەتی کرد و وەستانوەتی ئەو 6 مادەیە و لەوانی کەس ڕەنگە تەئیدی سەرک وەزیر بکاتەوە طبعا بە لای منەوە ئەوەی کە لە پەرلەمان کرا باش نەبوو بۆ کورد هەندێک لەوانەی کە کورد ئیتفاقی لەگەڵ حکوومەتی سوودانی کردبوو پەرلەمان گۆڕیان یعنی و پەرلەمان ئەو هێزانەی کە لەوێن لە کۆنەوە ڕێیان وایە هەمیشە چەند بتوانن دەسەڵاتی هەرێم کەم بکەنەوە کۆن زۆر هەوڵیان داوە دەستور بگۆڕن دەسەڵاتی هەرێم کەم بکەنەوە و لە عینی وەختیشە پارەی هەرێم کەم بکەنەوە دەسەڵاتی هەرێم کەم بکەنەوە یعنی بچوشی کەنەوە بە شێوەیەک لەبەرەوە هەوڵیان داوە لە پەرلەمان ئەم جارش ئەوە ڕوویدا کە دیتان بەڵام ئێستا ئەمێنێتەوە سەرەوەی کە ئایا ئەم میزانیە ئەم بوجێ چۆن جێبەجێکرێ ئەو ئەکەوێت سەر حکوومەت کە چۆن جێبەجێەکە لەبەرەوە مادەم ئیتیفاقەیە لە بەینی لایەنی کوردستانی و لایەنی حکوومەتی سوودانی ئەو ئیتیفاقە ئەگەر وەکو خۆی کە کراوە و ئیمزا کراوە و نووسراوە جێبەجێ بکرێ هەرێم زەرەر ناکات چونکە ئەوەی ختا مافەکانی خۆی ئەبێ و حسەی خۆی ئەبێ لە بوجەکە بە شێوەیەکی باش ئەیتر ئەوە ئەمێنێت سەر ئەم حکوومەتە کە حکوومەتی سوودانی چۆنی جێبەجێکە ئایا بەنیەتێکی باشێکە کێشەی نابێ ئیتیفاقی نابێ لەگەڵ ئەوانەی کە لە پەرلەمان کرا ئەیگۆڕێ بەو شێوەیە جێبەجێکە کە ئیتیفاقی لەگە کراوەیان نا دەبێت چاوەڕوانی ئەوە بکەیم زین چۆنەوە وەکو بیستم وەفدی هەرێمیشە چێ بۆ بەغا بۆی لەگەڵ حکوومەت قسە بکە بۆ ئەو مۆزوعە ینی چۆنیەتی جێبەجێکردنی بوجە و بەشی هەرێم لە بوجەکەیان ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێت بارودۆخی هەرێم لە ڕووی ئابوووریەوە باش دەبێت ئەگەر یاسای بوجە لەم پەرینێتە بەردەم بەڵێ باشە بێت چونکە بریارە ئەگەر ئەڵێن وەکو خۆی جێبەجێ بکرێ تقریبی 16 تریلیۆنێک دێ بۆ کوردستان و مانگی تریلیۆنی و ڕوبعێک زیاتریش دێت و بەشی موچە و بەشی هەندێک لە پرۆژەکانی تری هەرێمیشەکە و بریاری واشی تایاڵێ ئەگەر قەرز کرا یا پارەیە هاتە سەر بۆ حکوومەتی عێراق قەرزە یاشتی ترە بەشی هەرێمیشی تیابیانی ئیتیفاقەکان بە باشی کراون ئەگەر جێبەجێ بکرێن و من تەسەورەکەم هەتا ئێستا ئەوی ئەبینین ڕەنگە سوودانی هەوڵ بدا جێبەجێ بکە
کە خۆشی ناڕازیە لەو گۆڕانکاریانەی کە لە ناو پەرلەمان کراون. باشە بەس کاکتۆر خۆ ناڕازی نەبوو لەو گۆڕانکارانی کە سەبارەت پشتگیرێم کران وایە هیچ تانێک لەو تانانی کە دابوو لە دادگای فیدراڵیە 12 مادەکە مادەکانی تایبەت بە پشتگیرێمی تیان نەبوو. نازانم من 12 مادەکە نازانم تانەی لە چی داوە 12 مادەکەم نەدیوە چی و چین بەڵام بەگشتی ڕازی نەبوو لەوەی کە لە پەرلەمان کرا ئەوتر ئەمێنێتەوە بزانین بینی ئەم حکوومەتی ئێرە و حکوومەتی ئەوێ ئەو اتفاقانی کراوە چۆن جێبەجێەکەوێت چاوەڕوان بکەین یعنی ناتوانین ئێستا شتێ بڵین کە 100% وا ئەبێ یاوانە بێ. دوێنێ بەیاننامەی کۆمیتەی ناوەندی پارتی شەبوو دەڵێ پاشخشێ هەیە لەو ڕێکەوتنی کە کراوە لاو پەیمانی ئیدارەی دەوڵەت و سوودانی بەڵام سەر ڕایەوەش پشگیری سوودانی هەردەکەن ئەگەر ئیتفاقکە جێبەجێ نەکرا هۆکاری ئەم پشگیرەی کورد بۆ سوودانی باشە یاخود بڵێن پارتی باشە. نازانم پارتیسی و تۆ بەڵام ئەڵێ بریار ئومێدمان وایە کە سوودانی ئەو اتفاقان لەگەڵی کراوە خۆی جێبەجێ بکە یعنی گلەیان هەیە لەوەی کە چوارچێوە و یاخود بەڕێوە بە ئیدارەی دەوڵەت ئەوەی کە کردویانە ئەڵێ تەراجوعیان کردو وەکو پێویستە ڕفتارێن دەکردووە ئومێدمارین سوودانی وانە بێ و ئەو شتانە چاک بکە و ڕێککەوێ. نازانم جاوە ئەمێن تۆ لای سوودانی بزانین ئەو چیەکەیان لەو هەژمانگە کارکردنی باشە لەگەڵ کورد ئێستا هەژمانگێک تێپەڕیەوە بەسەر دەست بەکاربوونی تا ئێستا باشیە ناوە سوودانی. وەڵی من نازانم شۆخۆ من لەگەڵ سوودانی اتفاقم نییە و نە ڕفتاریشمێ لەگەڵی بەڵامەوە حیزبەکان نەزانن ئەوان تا ئێستاش سوودانیان پێ باشە معنای ئەبێ ڕفتارەکانی بە خراپ نەبوو بێن. بەڵێ مەبەستمەوە بۆ خوێندنەوەیەک بۆ کارەکانی لە دەرەوەی حکوومەت کە بەڕێز دەمێکە لە عێراقیشت کردووە و بۆ مامەڵی لەگەڵ کورد و ئەوانەش مەبەستمەوە بوو. وەڵی نازانم تا ئێستا ئەو شتانەی کردوەتی بەگشتی خەڵق ئومێدێکی پێ هەیە ینی تا حدێک بەڵام هێشتا ڕوونیش نییە بزانین تا چه حدێکێکە لەم مەسەلەی بووجا هەندێشت دەرەکەوێ بزانین ئەتوانێت سەرکەوێ بەسەر ئەو گۆڕانکاریانەی لە پەرلەمان کرا ئەتوانێت لەگەڵ پەرلەمان بەیەکەوە ئیش بکەن ڕێبکەون لەگەڵ هەلبووسی کێشیان هەیە ناکۆکیان هەیە ئەگەر چی داژن شوون و تویانە بێ بەیەکەوە پەرلەمان و حکوومەت بەیەکەوە ئیش بکەن و هاوکاری یەکتر بن بە تەواوی بزانین ئەو شتانە ئەگەنە چۆ و ئایا سوودانی تا چه حد دەتوانێت ئیتفاقانی کردوتی لەگەڵ سونە ئیتفاقی زۆر کردووە لەگەڵ کورد کردوتی ئایا توانی جێبەجێیان بکات سوودانیش خۆ ئەو قوتەی نییە کە بتوانێت زاڵ بێ بەسەر چوارچێوە و بەسەر کوتلەکانی پەرلەمان ئەگەر ئەوانە مەجای نەدەن ناتوانێت ئەو کارانە بکە لەبەرەوە چەند ئەتوانێ و چەند سەرەکەوێ احتیمادێکا لەسەرەوەی کە چەند لە چوارچێوەی هەماهنگی و لە ناو پەرلەمانیش کوتلەکان بە تایبەتی کوتلە شیعەکان پشتیەگرن ئایا لەو شتانە هەموو پشتیەگرن یاخود تەییدیەکەن لە شتێک کە نایکەن ئەوانە هەموویە بێ دەرکەوێت لەم ماوەیە لە ماوەی 6 مانگی ئایندا کە نیوەی ینی 5 مانگی ماوە کە لەم 5 مانگە یا 6 مانگ کەوا بوجەکەش جێبەجێکرێ لەو 6 مانگە زۆر دەرەکەوێ ئایا ئەتوانێت سەرکەوێ ئایا پشتی ئەگرم بۆ سەرکەوتن ئایا ئیجباریەکەن سیاسەتی بگۆڕێ ئەمە هەمووی هەیە ئێرانیش تەبعاً دەوری خۆی هەیە بێگومان لەو لاوە ئیتر ئەمانە هەمووی دەوری هەیە کوتلەی سەدریش ئەگەرچی لە حکوومەت نین و لە چوارچێوە نین بەڵام دەوری خۆیان هەیە شەو ڕۆژە سەرجادەن ئەو مزاحرەتەیە بینی بە ناوی قورئانەوە بێ بە هەر شتێکەوە بێ هەمووی ئیسپادەکە کە سەدرەکان قووەتێکن و ئەساسین و مەوجودن و ڕازینین لێ ئەمە هەمووی ئەم فاکتۆرانە هەمووی تاسیریە بێ ئایا کورد چەند ڕازیە بێ ئایا سونی عەرب چەند ڕازیە بن
ئیشەکانی سوودانی ئاسان نییە یعنی زۆر زەحمەتن تا چه حدێ سەرەکەوێ دەبێت چاوەڕوانکەین ببینین ناتوانین ئێستا حکم بدەین بە تەواوی. ئەی سەبارەت بە کێشەی نەوتەکە کە ئێستا لە بینی عێراق و تورکیا نەوتیارێن بەردەوامە پێ دوایە جارێکی تر هەناردە بکرێتەوە یاخود ئەمە هیچ کێشەیەک بۆ جێبەجێکردنی یاسای بودجە دروست ناکە؟ آخر تصريحاتي أردوغان الله ئێمە بەنسبەت ناردنی نەوتی هەرێم و مانعمان نییە بەڵام کێشەکە لە بینی هەرێم و بەغایە کێشەکەی خستۆتە ئەوێ ئەمانی ژەڵێن تورکیایە نازانی لەو بەینا چەندین کۆبنەوە کراو نازانین تەفسیلاتەکە چییە چیان کردو و چیان نەکردووە ئێستا شتێکی تازە پیا بووە لە دوێنێەوە حکوومەتی عێراق ئیتیفاقی کردووە لەگە ئێران کەوا نەوتەکە ئەو نەوتەی کە لە هەرێمەوەیە ناڵێ لە هەرێم بەڵام دیارە نەوتی هەرێمە بنێرێ بۆ ئێران و ئێران بەرامبەر بۆ غاز بنێرێ بۆ عێراق چۆن غازی وەستانووە بۆ مەسەلەی کارەبا لەبەرەوە ئەوە شتێکی تازەیە یعنی ئەو نەوتە بەرەو ئێرانە چێ لەمە دووە بە تانکەر بێ بە هەرچێک کە بە ممکنە بەو شێوەیە هەڵبێ سوودی ئێرانی تایە تەبعاً و حکوومەتی عێراقیش پێی خۆشە سوودی ئێرانی تیا بێ نەچێتە تورکیا نازانم هەرێم لە بازارەکە قازانەکەویژە بێ بزانین دوێنێ ئەو ئیتیفاقیان کردووە ئێمڕۆ دەستیان کردوێتەوە بە جێبەجێکردنی ئەوە شتێکی تازەیە ئەوە گۆڕانکاریەکە کەوا ئەکا نەوتەکە زیاتر ئێران محاولە بکات سوودی لێوەرگێ و بەرەو تورکیا نەچێت ئایا هەمووی یا هەندێکی نازانم ئەوە شتێکی تازەیە دەبێت چاوەڕوان کەمزان ئەوە چۆن جێبەجێکرێت. باشە چەند خولەکێکمان ماوە زیاتر کاتت ناگرین سەبارەت بە ئەمریکا ڕۆڵی ئەمریکا ئێستا چۆنە لە عێراق تێڕوانینیان بەرامبەر بە کورد چۆنە هەروەک خۆی ماوە چۆنە تێڕوانینەکەیان بڵێن؟ وەڵا ئەمریکا تەماشای عێراقەکە وەکو یەک وڵات وەتەوان کوردیش پێکاتەیەکە لە وڵاتە بەو شێوە ڕفتایی لەگەڵەکە ڕفتار لەگەڵ کورد ناکە وەکو میلەتێک کە مافی چارە نووسی هەیە و قەتی ژنوایی ڕفتاری نەکردووە تەوان لەبەرەوە بەو شێوەیە ڕفتارەکە تەوان بەبێ بەرژەوەندی خۆشی ئەمریکا ئەزانێکە عێراق بەرەو ئێران ڕۆیوە زیاتر چونکە حکومی شیعەکانە شیعەکانی حیزبەکانی هەموو لەگە ئێران هاوکارن لەبەرەوە ئەمریکا دەوێت ئەو هاوکاریەکەم بێتەوە ئەستەنگ دروستەکە لە بینی ئەو هاوکاریە وەکو مەسەلەی مەسا عێراق پارەیەکی زۆری ئێران قەرزارە لەسەر غاز ئەمریکا نایەوێت لەو پارانەی کە لای ئەو بەستراون لە ئەمریکا یا عێراق بیداتەوە بە ئێران بە دۆلار و بەوانە ئەمە هەمووی هەیە لەبەرەوە ئەمریکاش بەرژەوەندی خۆیەوێ لەو ماوەیەدا و محاولە ژەکاکەوە هەوڵ بدا دەورێکی هەبێ لە عێراقا دەورێکی تایبەتی بەنسبە کوردەوە نییە ئەمریکا و بەعزێ جار زەرەریشی هەیە بۆ کورد بۆچی چونکە چەند ئەمریکا زیاتر دەوری هەبێ لە کوردستان ئێران زیاتر هەبێ بە دوژمنی کورد و زەرەیش لە کوردەدا و ئەتوانێت زەرەیشمان زۆر لێ بدا و ئەمریکاش هیچ ناکە ینی هەر قسەیە ینی مەسەن لەگەڵ هاوکاریەکە بۆ شەڕی داعش بۆ نمونە لەگەڵت هاوکاریەکە بۆ مەسلەی پرۆژەی لێرە شتێ لەوێ شتێ لێرە بەڵام وەک سیاسی حساب ناکە کە تۆش میلەتێکی مافت هەیە چارەنووسێ ئەو شتانە نییە دەڵێت تۆ بەشێکی لە عێراق کێشەکانی خۆت هەمووی بە لەگەڵ حکوومەتی عێراق هەڵکەی و دەستوری عێراق زەمانە بۆ تۆ یعنی ئەوەی کە بەعزێ کورد هەوڵەدا ئەمریکا بێ بە زەمان ئەمریکا خۆی دوورەخاتەوە لەوە لەبەر حتا لە مەسەی مادەی 140وانە هیچ هەوڵی نەداوە ئەو مادەیە جێبەجێ بکەێت نەکۆن نەتازە لەبەرەوە ئەمریکا زۆر جێ ئەتیماد نییە بەڕاستی و دەبێت کورد هەوڵ بە بەڵەنسێ ڕاگرێ لە بینی ئەمریکا چیەوێ ئێران لەملاوەیە تورکیا لەولاوەیە وەزعی جۆغرافیەکەمان وەزعێکی خراپە دەبێت هەوڵ بین بەڵەنس ڕاگرین بۆ ئەوەی بەڵەنسی ڕاگرین پێویستە یەکگرتوو بین ئەگەر یەکگرتوو بین و هەموو بە یەکەوە بین
ئەتوانین جۆرە بەڵەنسێ ڕاگرین کە زەرەر زۆر نەکەین بەڵام ئەگەر یەکگرتوو نەبین ئەو بەڵەنسەمان پێڕا ناگیرێ بەتەواوی. بەدوا پرسیان بەسەر جۆ بایدن بێ کاتە سەر حکوم چەند ساڵێک لەمەوبەر وتیان دۆستی کووردە بەس هیچ سیاسەتێکی ڕوونی هەبوو بۆ کورد لە ناو عێراقدا و جۆ بایدن کە پێشتر هاتبوو بۆ کوردستان؟ ناوەڵا وابزانم لە هەموو ئیدارەکان خراپتر بوو بۆ کورد هیچی نەکردووە تا ئێستا زۆر دۆستی تورکیا ئەگەر چی وەختی خۆی کە لە هەڵبژاردن یعنی کامپێنی هەڵبژاردن زۆر دژی ئەردوگان قسەی کردەوە هیچ دەرنەچووە می قسە بوو بەڕێی من خراپە عەلاقەی لەگەڵ تورکیا زۆر باشە دژی ئێرانیش نییە لەسەرەوە باسییانەکە بەڵام لە بنەوە خەریکی گفتوگوۆیە لەگە ئێران خواخوایەتی ئێران لەگەڵی ڕێبکەوێ و هیچ شتێکی باشیشی بۆ کورد نەکردووە تا ئێستا شتێکی تایبەتی بڵێ کردوێتی وەختی خۆی کە نایب ڕئیس بوو لەگەڵ ئۆباما قسەی ئەکرد باش بوو ئەهات ئەچوو بەڵام ئێستاوان نییە بەڕاستی و زۆر ئەوە نییە کە کورد ئومێدێکی پێ بێیان. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر محەممەد عوسمان ماندوومان کردی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.